دەنگی بلوولەکەی مامسەفەت کانی بۆتیە بە تێکاڵ بە سروشت و ئەڤین و ماتەمینی ئاوازەکانی تێکاڵ بە ڕۆحی ئەو کەسانە دەبن کە گوێ لێ دەگرن. مامسەفەت لە تەمەنی 10 ساڵی ئارەزووی فێربوونی بلوولی لاگەڵاڵە دەبێت و لەو کاتەوە ڕێچکەی فێربوونی بلوول دەگرێتە بەرو تاکو ئێستاش وەکو بلوولوانێکی لێهاتوو لە ژەنینی بلوول بەردەوامە و بە چەندین جۆر ئاوازی جیاواز تێکاڵ بە کەلتور و سروشتی دەڤەرەکەی بلوول دەژەنێت. منیش معلومه هشکچکاتی دست بلوله و دوزاله و بس بابه من وانت که تاز دوزاله بیم گود بلوله بی اما دوزاله نه والله وانت که گود دوزاله یا کیفه و ذوقه هندی بلوله غریبیه یا حسکه يعني دو مايته بلوله بي دو مايته بلوله حلاله بلوله حلاله قد دوزاله حرامه قلت من باب دوزاله نبي وجا از چندی که چولت بیم دائمی منش بلود گو دوزالت گو یعنی از فیرم مامسەفەت لە ئێستادا خاوەنی سێ بلوولی جیاوازە کە دوانیان لە دروستکراوی دەستی خۆیەتی کە یەکێکیان لە مادەی فافۆن و یەکێکیشیان لە مادەی ئاسن دروستکراون و ئەوەی تریشیان وەک دیاری لەلایەن بلوولژەنێکی لێهاتووی باکووری کوردستان وەک دیاری بۆ هاتووە. زور نعوه بلول بالابان نه های بلوله کدی های یا لوانا یا پیکا سه بلوله تا يعني سه بلول منت های اکو داره یا دار ترکانه یاسین یا هدیه دامن یاسین خلک شر نخیا آبی دیش مل بخود چه کرده من گله کشه دا حالا من گله کاش مل خواسته گله کا خوفیرا بلول کنیش مل خواسته تقریبا 100 بلول من داینه عالمه 100 بلول من تره داخل دا فیر بن ئاوازەکانی بلوولەکەی مامسەفات تێکاڵ بە کەلتور و سروشت هەستی نیشتیمانی و ئەڤینداری و ماتەمینی تەواوی دەڤەرە جیاوازەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت دەڤەری بارزان لە خۆی کۆ دەکاتەوە. بلول خوي شريك الرحية خاص شريك الرحية رحية كاي بلولة يا غريبي يا يعني انسان بيتشكيتا و كربوكين دلي مروبة داناميني بلول يا غريبية خاص یا نافتاز یا نکو جماعت رونه تخاری گوش که خوب دنه بلوله والله یا اوینیه شاته دا های بلول شیخ جانه یعنی حیران اتدا های حیران مامسەفات دانیشتووی گوندی کانیبۆتی سەر بە دەڤەری بارزانە و ئەو هەر لە منداڵیەوە تاکو ئێستا لە ژەنینی بلوول بەردەوامە و بە چەندین جیاواز و لە ڕێگەی سێ بلوول
بلول دەژەنێت و لە چەندین مەراسیمی جیاوازی نیشتیمانی و ماتەمنی و فیستیڤالی هونەری و پرۆگرامی تەلەڤیزۆنی بەشداری کردووە.